بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوایەوەی کە لە کۆبوونەوەکەی دوێنەی پەرلەمانی کوردستان پەرلەمانتارێکی پارتی هەڕەشەی زمان بڕینی کردو و جنێویشیدا گرژیەکان لە پەرلەمانی کوردستان دەستیان پێکردوێتەوە. تاکو ئێستاش سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هیچ سزایەکی ئەو پەرلەمانتارەی نەداوە. لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستانیش جگە لە فراکسیۆنی پارتی و کەمایەتەکان فراکسیۆنەکانی دیکە بایکۆتی دانیشتنەکان کرد و داوای لێپێچینەوە دەکەن. لە بەرنامەی ئەمڕۆ بەوردی لەسەر گرژیەکانی ناو پەرلەمان و هۆکارەکانی و کەیش و فراکسیۆنانی کە بایکۆتیان کرد و دەستن ناو هۆڵی پەرلەمان دەوەستین لەگەڵمان. جنێودانەکەی جەلال پەرێشان لە پەرلەمانی کوردستان هەرای ناوەتەوە. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و گۆڕان و نەوەی نییە و یەکگرت و ئازادی و سربەخۆکانیش داوای لێپێچینەوە دەکەن. لە سەرەتای دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆنی پارتی ڕایگەیاند ئەو قسانی لە سۆشیال میدیا بۆ جەلال پەرێشان هەڵبەستراون ڕەتی دەکەنەوە و قبوڵی ناکەن کەس قسە بە پارتی بڵێت. وێ لێرە جارێکی دیکە دووپارە دەکەینەوە لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتەی کە هەمانە بۆ تێکچوونی جەوەکەی پەرلەمان و دانیشتنەکانی پەرلەمان ئێمە داوای لێبردون لە خەڵکی کوردستان دەکەین و لە هەمان کاتیشدا ئەوەی کاک جەلال دوێنێ کردی تەنها ئەم وشانەی کە بۆی هەڵبەستراوە لە سۆشیال میدیا ڕەت دەکەینەوە و ئەوانەی دیکە قسە بە پارتی دیموکراتی کوردستان بگوترێ لە دانیشتنی ئەمڕۆ و دانیشتنەکانی دیکە ئێمە قبوڵی ناکەین. ئەمە ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەوەی کە لای خۆشیەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەڵێت قسەکانی جەلال پەرێشان شۆکی کردووە. لانی خۆم جۆم لێ نەبووە. کاک جەلالم بینی بە پێوە هەستا بوو قسەیە کرد و پێم وتۆ دانیشە. بەڵام هەتا ئێوارە لە جەلسەی ئێوارە لە سایتێکدا نەنرابوو موناخان پیشانی نەدام خواوەکی لە نەمزانی وەشتی واوتراوە. کاک جەلال نەهی ئەوەیە ئەو جۆرە قسانە بکە نە مەوقعی نە ئیشی نە ڕابردووی بەش بە حاڵی خۆم شۆک بووم کە گوێم لێ بووە. جەنابەت باسیەوەت کردوتە لە کاتی حەدەسەکەیە بە وتەی پەرلەمانتارێکی سربەخۆش ژنە پەرلەمانتارێکی پارتی دەستی ناوەتە خوڕگی و ئازاری داوە. ئەوەی کە ڕوویە هەر کەسێک قسەی کرد لە فراکسیۆنێکی جیاوازەوە پەلامار ئەدرێ. من چوم خوشکێکم بپارێزم کە لەسەر جادەژەی پارێزم شیرین خان هاوڕێیەک لە فراکسیۆنێک تر پەلاماریە ئاوا دەستم کردووە هەمویان شایەتن پەلاماری ئەمە یاوم ئەگەر ئەم وەتەری قڕگە دەستی زیاتر خەیت سەر ئیتتاوە دەنگ نامێنێ یعنی ئینسان ئەکوژرێ ئەمە پێڵێن جرم المەشهود یعنی کوشتن چییە پاڵێک بەیەکێکەوە بنێ سەری بەر بزمارێکە و ئەمرێت ئەمە هیچ قزەی کتریتیان نییە. ئەو خوشکە بەڕێزم کە دەستی زۆر تونگە دەستی لەمەم گیر کرد بەڕاستی دەستی لێگیر کردم بە ئەوە من هیچم نەکرد. ئێمە لەگەڵ ئەوەین کە ئیجراعاتی پێویست بگیرێتە بەر و ئەو کاتەرێکە لە فراکسیۆنی کۆمەڵ و یەکێتی و گۆڕان و نەوەی نوێ و یەکگرت و ئازادی و سربەخۆکان هەڵوێستیان وەرگرتووە و داوای ڕێوشێنی یاسایی دەکەن. پاراستنی شکۆی پەرلەمان ئەرچی پیشەیی و ئەخلاقیە و پێویستە لە ئاست پاراستنی ئەو شکۆیە دابن و نابێت هەڕەشەکردن بەرامبەر چەند پەرلەمانتارێک ببێتە هۆی سوکایەتیکردن وەک ئەوەی لە دانیشتنی ژمارە 5 ئاسایی ڕۆژی 21 دەی 2021دا ڕوویدا کە سوکایەتیە بە خەڵکی کوردستان و شکۆی پەرلەمانی کوردستان و کە بەرهەمی خوێنی هەزارەها شەهید و قوربانیدانی خەڵکی کوردستانە. خراپترین ئەڵلقەی ئەو سیلسیلەیەکە شکۆی پەرلەمان و پەرلەمانتار و میلەتی پێشکێنراوە. بەداخەوە ئێمە ئەمڕۆ داوامان کرد بە پێی پەیڕەوی پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەسەڵاتەکانی ئەوەیە کە شکۆی پەرلەمانە بێ بپارێزێ. بەداخەوە دەسەڵاتی خۆی بەکار نێنا دوای ئەم بابەتی خستوەتەوە ناو دەنگدان هەر ئەوانەی کە قسەکانیان کردو خۆیان دەنجیان داوەتەوە بەڕاست. تەنها تاوانیان ئەوەیە کە لەو دەڤەرانە پارتی نین. گرژیەکانی پەرلەمان دوای ئەوە هات لە دانیشتنی ڕۆژی سێشەمەی پەرلەمانی کوردستان شایان عسکەری پەرلەمانتاری کوردستان ئاماژەی بەوە کرد تاوانی دەستگیرکراوانی بادینان ئەوەیە کە پارتی نەبوون. دواتر جەلال پەرێشان پەرلەمانتاری پارتی بە هەڕەشەی زمان بڕین و جنێودان وەڵامی پەرلەمانتارەکەی دایەوە. بە بڕوای چاودێران سوکایەتی بە پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان مێژوویەکی هەیە. بە جۆرێک لە خولەکانی پێشوش لە پەرلەمانتار دراوە و دەرگای پەرلەمانیش لەلایەن پارتیەوە داخراوە. ئەم هەوڵانش بۆ لاوازکردنی ڕۆڵی چاودێری و درێژەدانە بە گەندەڵیەکان.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میاندەرێک لە بەڕێزان عومەر گوڵپی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەروە سەرنگ فەرەج پەرلەمانتاری پێشووی کوردستانمان کردووە سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بن مامۆستا عومەرێک لە بەڕێزانەوە دەست پێ بکەین سەبارەت بە گرژەکانی پەرلەمان ئەوەی کە پەرلەمانتارێکە ڕەشەی زمان بڕینی کردبوو جنێوی داوەدۆت پەرلەمانتارێکی ژنیش قورگی پەرلەمانتارێکی تری گرتبوو بۆچی ئەمانە ڕوودەدەن هۆکارەکەی چێوەپی پێڕۆ دەبێت چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت بەڵە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ کاک سەرنگیش خۆشحاڵم لەگەڵیا سڵاو بۆ بینەرانی بەڕێزیش تەبعاً ئەم بارودۆخی لە ناو هۆڵی پەرلەمانە هەیە لە دەرەوەی هۆڵی پەرلەمان هەیە و ئەگوازرێتەوە بۆ ناو هۆڵی پەرلەمان دەسەڵاتێک لە دەرەوە فیشک بنێ بە مناڵەوە دەسەڵاتێک لە دەرەوە شەق هەڵبدا لە مامۆستای سەر و ڕیش سپی 30 ساڵ خزمەتی بە مناڵی ئەم وڵاتە کردبێ دەسەڵاتێک بەبێت تاوان هەشتا گەنجی جوانی ئەم وڵاتە بخاتە زیندانەوە بێگومان لە ناو هۆڵی پەرلەمانیشا بۆ جۆرە تەسەڕوفەکە لە دەرەوەی پەرلەمان بە چەک و فشار و دەسەڵات و فرتوفێڵ و چەواشەکاری و بوونی میدیایەکی زۆر بە هەموو ڕێگەیەک یانوێت ڕاستیەکان بشارنەوە لە ناو هۆڵی پەرلەمانە ئەیانەوێت بە هەمان شێوە بکەن ئەوانەی ئەیانەوێت ڕاستیەکان بڵێن دەستخەنە قورگیان وەک چۆن لە دەرەوە دەستیان خستۆتە قورگی میلەتەکە یەکمانەمەیان بۆ ناچێتە سەر لە ناوەڵی پەرلەمانە ئێمە ئەو پەڕیتوانە هەوڵە دەین نوێنەرایەتی ڕاستەقینی خەڵکی کوردستان بکەین کاتێک ئەمانەوێت ڕاستیەکان بڵێن کاتێک ئەمانەوێت ئەرکی ڕاستەقینی پەرلەمانتاری خۆمان جێبەجێ بکەین لە بەدوواداچوون لە ئاشکراکردنی گەندەڵیەکان لە پرسیار و پرساندنی وەزیرەکان لە گفتوگۆی کێشەکانی خەڵک لە دانانی ڕێگە چارە بۆ ژیانی خەڵک ئەوان قەڵسە بن بێتاقەتە بن چونکە پیان وایە بەگەیشتنی ڕاستیەکان بە خەڵک طبعاً لە بەرژەوەندی ئەوانە درێ بێگومان حکوومەتێک لە دەرەوە دەسەڵاتێک لە دەرەوە ناتوانێت وەڵامی هاوڵاتیان باتەوە ناتوانێت وەڵامی کێشەکان باتەوە ناتوانێت وەڵامی مامۆستایانی وانە بێژ باتەوە 23,015 ڕۆژە لەسەر شەقا من داوای سەرەتایەترین مافی خۆیانەکەن ناتوانن وەڵامی نزیکەی 500,000 گەنجی بێکار بدەنەوە دەرچووی زانکۆن ناتوانێت وەڵامی 20,000 مامۆستای فەرمانبەری گرێبەست بداتەوە ناتوانێت وەڵامی خەڵک بداتەوە داوای سوتەمەنی لێکە داوای بنزینی هەرزانی لێکە داوای ژیانێکی باشتری لێکە داوای نەخۆشخانەی شایستەی لێکە داوای پلە بەرزکردنەوەی لێکە موچە خۆر ناتوانێت هەموو ئەم وەڵامەوە نەباتەوە ناشیانەوە ڕاستیەکان لە پەرلەمانەوە ڕەنگدانەوەی هەبێ بۆیە ئێمە ئەو ڕۆژە هەر باسی هەرچی شتێکمانە کرد باسی ئەومانە کرد حکومەت بۆ نهاتۆتە پەرلەمان مەجموعەیەک هەڵەسانەوە هەڕەشەیانە کرد قسەی ناشایستەیانە کرد باسی ئەومانە کرد مەسەلەن ئەوەی دکتۆرە شایان هەر ڕێک قسەی ناو هۆڵی دادگای هێنایە ناو هۆڵی پەرلەمان ڕێک لە دۆسیەکانە مەسەلەن لە گفتوگۆکانە تۆمەتبارەکان ئەو چالاکەوانانەی بادینان خۆیان ئەڵێن تاکە تاوانی ئێمە ئەوەیە مەسەلەن سەر بە دەسەڵات نەبووین سەر بە پارتی نەبووین وەکو ئەوان بیرمان نەکردوێتەوە جیاواز بووین لەوین خۆ دکتۆرە شایان ئەندامێکی پەرلەمانە لەوێ هەر ئەمەی وت ئەو ئەندام پەرلەمانانە بۆ جۆرە هەڵسوکەوتیان کرد کە بەڕاستی ئاستێکی زۆر نزمە زۆر ناشایستەیە زۆر نالایقە هەم بە ئەندام پەرلەمان هەم بۆ پەرلەمانی کوردستان هێندێک گەڵێن ئەم جۆرە هەڵسوکەوتانە لە پەرلەمانە ئەکرێ و واریدە و ئەبێ و ئێمەشە زانین پەرلەمانتاری ئینسانە قابلیەوەی لە لەحزەیەکە تووڕە بێ دەنگ بەرزکاتەوە جۆرە هەڵسوکەوتێک بنوێنێ کار لە کاتی ئاسایی یا گونجاو نییە بەڵام بەڕاستی دابەزین بۆ ئاستە نزمەی قسەی ناشایستە ئەمە وارد نییە ئەمە جوان نییە لانیکەم بە کۆمەڵگەی کوردستان جوان نییە و ئێمە لە ناو ماڵەکانی خۆمانە هەموو بە ڕێز و احترام و لەگەڵ یەکە دوێن پەرلەمان ئەولاترە کە بەم جۆرە هەڵسوکەوت نەکرێت دواتر لەم لای بەڕێزت لە پەرلەمان چی دەکرێت بەرامبەرەوە پەرلەمانتارە کاک سەرنگ جنابیش بەخێر بێ سەبارەت بە مێژووی مامەڵەکردن لەگەڵ پەرلەمان و پەرلەمانتاران ئەو بێڕێزی کە بەرامبەر پەرلەمانتار و پەرلەمان دەکرێت مێژوویەکی هەیە لە سەردەمی جەنابیش بزانم حەسیر مەیدان و ئەوانە هەر هەبوو دواتر داخستنی پەرلەمان هەبوو لێسەدنەوەی متمانە هەبوو ئێستا هاتووە سەر جنێودان ئەمە بۆچی ئەمە لە پێناو چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جنابت و بۆ مامۆستا عەمەریش دیارە لە 92 کە پەرلەمانی کوردستان دامەزراوە هەڵبژاردن کراوە ئەوە بۆ قۆناغێک بوو ینی قۆناغی بۆ ئەو بوو کە وردە ئەم وڵاتی ئێمە و ئەم میلەتی ئێمە موسسات بنیاد بنێ و لە قۆناغی شۆڕژگەڕیەوە پێ بنێتە قۆناغی حکومڕانی و بەڕێوە بردن
خواستەکە ئەمە بوو و چاوەڕوانەکەش ئەمە بوو بەڕاستی بەڵام بەداخەوە عقلیەتی پێش دروستبوونی پەرلەمان کە عقلیەتی حیزبایەتی و خۆسەپێنی حیزبی و شەخسی و هەتا بەڕێوەبردننی جەماعی بووە لە ژێر ناوی بەرەی کوردستانی ئەم عقلیەتە بەنەوەیەک لە نەوەکان دوای 30 ساڵ کەمتریان زیاتر چەند ساڵێک لە حکومڕانی بەردەوامی هەیە باشە ئێمە هەموو دەزانین مەسەرەن پەرلەمانی کوردستان دوای فترەیەک لە خولی یەکەم کەوتە شەڕی ناوخۆ باشە ئەمە ئەوەندەی تر ئەم وڵاتی ئێمەی بردە دواوە ئەمە لێک دروست بوو دوایەوەی کە شەڕی ناوخۆ ڕاگیرا و نەماوە ئەمانە لە ساڵی 2023 بە تایبەتی لە دوای ڕوخانی حکوومەتی سەدامەوە کە ئێمە وەکو کورد دەرفەتێکی ترمان بۆ هاتوتە پێشەوە و لە هەرێمی کوردستان دەرگای دنیا بە ڕوومان ناکراوەتەوە و دەرگای بەغا بە ڕوومان ناکراوەتەوە ئەتوانین بڕۆین لەوێش حکومڕانی بکەین هەر ئەو قسە باوەی من بیری جەنابتان و بینەرانی شەخەمەوە کە ئەمانە یانوت ئێمە ئەچین تەرجوبەی هەرێمی کوردستان ئەبێنەوە بۆ عێراق بۆ بەغا کە ئەمە پێم وایە هەزەلیترین و نامەعقولترین قسە بووە کە لە فتری حکومڕانی کوردیا کراوە چونکە ئەم تەرجوبە بەم هەموو ناشرینی و پۆخڵەواتیەوە مای شەرم و مای تەریق بوونەوەی بەڕاستی تۆ نەک بیگۆ بازیشی لێ بکەیت ئەم بەڕێوەبردنە بەردەوام بوو ئەم عقلیەتە ئەم تێڕوانینە بۆ پەرلەمان بەردەوام بوو پەرلەمان بەم شێوەیە بەردەوام بوو تا ساڵی 2000 و تا خولی دووهەمیش لە ساڵی 2005 خولی دومی پەرلەمان هەڵبژێرا لەگەڵ هەڵبژاردننی عێراقا دوای ئەوە پەرلەمان لەو فترشان نەیتوانی کارێک بکاوە فترەی پێکهاتنەوەی پارتیوێکێتی بوو نەیتوانی کارێک بکات کە بتوانێت بە تەواوەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات باشە ئەو قۆناغش تەواو بوو قۆناغی معارەزە هاتە پێشەوە کە لە ساڵی 2009 ئەو کاتەکە گۆڕان دامەزرا گروتینێک درایەوە بە پەرلەمان باشە ئەو کاتەش هەموو هیواکان ئەوە بوو کە پەرلەمانی کوردستان ببێ بەو مەرجعی کە مەرجعی خەڵکی کوردستان بێ کە لە ناو یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هاتووە وە پەرلەمانتارەکان بتوان نوێنەرایەتی خەڵک بکەن ئەمە ئاستەنگ و بربەسی زۆری لە بەردەما دروست کرا باشە ئێمە بۆ خۆمان لەو سەردەما تایە بووین و ژیا بووین یعنی بە هەموو نەوەیەک دژایەتی ئەو خواستە ئەکرا کە پەرلەمان وەک مەرجعێکی باڵای خەڵکی کوردستان ڕۆڵی خۆی ببینێ باشە چ بە هەڕەشەکردن لە پەرلەمانتار ئێمە هەمومان ڕۆژانە هەڕەشەمان بۆ هات باوە بکە بە مۆبایلمان هەبوو پڕ بوو لە هەڕەشە پڕ بوو لە جنێ و پڕ بوو لە نامی ناشرین پڕ بوو لە تەنگ پێ هەڵچنین ینی ئەم عقلیەتە بەردەوامی هەیە باشە ئەمەوێ بە کورتی تۆزێک ئاوا بگەڕێمەوە بیهێنمەوە بۆی بزانین ئەمە لە کێوە هاتووە لە دوای خولی سێهەمی پەرلەمان کە خولی چوارەم دێ خولی چوارەم دەسەبا بۆ پیرۆزیەکانی حیزب ئەوەی کە حیزب لە لای پیرۆزە وەک شەخص وەک مەرجع کە لە لای پیرۆزە دەسەبا بۆ ئەمە ئەوێ مەسەلەن وڵات بخاتە چوارچەوەیەکی یاساییەوە ئەو کاتە بەڵێ مؤسساتی و چوارچەوەیەکی یاسایی ئەو کاتە کە مەسعود بارزانی مودەکەی تەواو بوو باشە لە سەردەمی ئێمە شاو کاتە لە خولی سێ بە نایاسایی خولەکان بۆ درێژ کردەوە لە خولی چوارەمیش پەرلەمانی ئایانویست بە نەوەیەک لە نەوەکان خولەکەی بۆ درێژکەنەوە کە ئەمە پێویستی بۆ هەبوو ڕابگیرێ بۆ ئەوەی کە کاری ناقانونی نەکرێت چکە لە پەرلەمانەوە کە کاری ناقانونی کرا ئیتر ئەمە شۆڕ ڕێبێتەوە بۆ خوارەوە هەموو جومگەکانی دەوڵەت حکومڕانی هەڵەتەکێنێت تۆ ناتوانانی باسی سەروەری یاسا بکەیت لێرەوە ئەوە بۆ پەرلەمان داخرا کە پەرلەمان داخرا من ئەمەشم و تۆ لێرە ژێگڵێمەوە بەڕاستی پارتی بە بەرنامە کەوتە ئەوەی کە بە تەواوەتی ئەم مؤسسەیە هەڵتەکێنێەوە سوچ بکە باشە و لە بەرچاوی خەڵک ناشرینی بکە و نابوتی بکە بەداخەوە کۆمەڵێک خەڵکیش کۆمەڵی خەڵک کەوتونەتە ناو ئەم پرۆسەیەوە بە نەوەیەک لە نەوەکان خزمەتی ئەم بەرنامەیە ئەکەن کە بەڕاستی ئەوە زۆر خەتەرە من پێم وایە ئەبێ ئیسێکی پێ بکرێ ئەبێ ڕابگیرێ پەرلەمانی کوردستان واز لەوە بێنە حورمەتم بۆ مامۆستا عومەر و بۆ هەندێک ئەندام پەرلەمانی تر کوالیتەکەی چییە واز لەوە بێنە بەڵام ئەم مؤسسەیە ئەمە مڵکی خەڵکە و نوێنەرەکانی خەڵک ئەبێ لەوێ من جا خەڵکی باشی تیابێ بێگومان کاری باشی تیاکرێ خەڵکی خراپیشی تیابێ کاری خراپی تیاکرێ لەبەرەوە ئەم مؤسسەیە ئەبێ شکۆی ڕابگیرێت چونکە بەرنامەیەک هەیە بۆ لێدان لە شکۆی پەرلەمان لێدانەش لە پێناو چییە؟ ئەم لێدانە لە پێناوی ئەوەیە کە مؤسساتەکانە ئەم مؤسسەی پەرلەمان بە تایبەتی سووک بکەن چونکە پەرلەمانی کوردستان بەپێی قانون تاکە مەرجعی باڵای سیاسی و یاسایی
خەڵکی کوردستانە و چارەنووسی خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستان دیارەکە بە پێی قانون کە ئەمە سوکرا کە هەڵتەکێنرا باشە ئەو کاتە شتێکی تر دەخەنە بازارەوە ئەی خەنە ناو خەڵکەوە کە پێویستە خەڵکی کوردستان مەرجعێکی هەبێ باشە تاکە کەسێکی هەبێ وەکو دەمسپی وەکو مەرجع وەکو میر وەکو پاشا گرنگ نییە ئەو کاتە بەرنامەکە لێوا تەکمیلە ئەبێ کە کاکە ئەوە وڵاتە بەڕاستی نە پەرلەمانی پەرلەمانە نە پەرلەمانتاری پەرلەمانتارە نە محکەمەیە پێویستی بە مەرجعێک هەیە ئەو مەرجعێکێ بێگومان پارتی بەجددی ئیش بۆ کاکە ئەو مەرجعە بدرێ بە کاک مەسعود و ڕۆڵەکە لێرە تاو ببێ جا ئەم بەرنامەیە کە هەیە بەڕاستی وەزیفەی خەڵکە وەزیفەی لایەنە سیاسیەکانە کە باوەڕیان بە سیستەمی پەرلەمانی و بە دیموکراسی هەیە کە ڕێگە لە وڵات دواتر ڕاز دەکرێتەوە ماوەستا عومەر سەبارەت بەوەی کە ئەگەر پەرلەمانتارێک سوکایەتی بکە زینێودا هەڕەشە بکە بە پێی پەیڕەوی ناوخۆ یان دەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێەوە سەبارەت بەوەش ئەگەر خەڵک بۆ نمونە خەڵکی بادینان گیرایان خەڵکی تر لێرە شەیدکراوە لە خۆ پیشاندن حەسانەی نیە خۆ پەرلەمانتەر حەسانەی هەیە بۆی بەرامبەر دەکرێت دوو جۆر مامەڵە هەیە کە دەستەی سەرۆکاتی پەرلەمان ئەتوانێت مامەڵەی پێ بکات لەگەڵ پەرلەمانتاری سەرپێچی کارە یەکێکیان لە مادەی 57 کاتێک پەرلەمانتارێک دەبێتە هۆی شێواندنی کۆبوونەوەکانی پەرلەمان دەستەی سەرۆکاتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان ئەتوانێت یەکەم جار ئاگاداری کاتەوە دوایی مەسەلەن قسەکانی لە پرۆتۆکۆل بسترێتەوە دوایی مەسەلەن بێبەشی کا لە کۆبوونەوەکەەوە ئەخیر هەنگاو ئەوەیە کە کۆبوونەوەکە هەڵگرێت کە پەرلەمانتارەکە بەردەوام بوو بەڵام ئەمە پەرلەمانتارێک هەڵسوکەتی پەرلەمانتارێک کە کۆبوونەوەکە ئەشێوێنێ بەڵام بۆ کەسێک کە بێڕێزی بە پەرلەمان و بە خەڵکی کوردستان و بە نوێنەرەکانی و بە دامەزراوەکەیەکە ئەوە سەرۆکی پەرلەمان بەرپرسیارە بە پێی مادەی 18 بە پێی بڕگەی چوارەم لە مادەی 18 بەرپرسیارە لە پاراستنی شکۆی پەرلەمان چکە پەرلەمان وەکو کاکسەرنگ فەرمووی نوێنەرەتی خەڵکی کوردستانەکە ئەگەر هەموو دەستگاکان گەنی و بن وەک وایان لێ کردوون مەسەلەن حکومەت وەکو بارایەکەیەکی حیزبی کە تحقیقی بەرژەوەندەکانی حیزبەکانی دەسەڵاتەکە مامەڵەی لەگەڵاکەن ئەبێ ئەمە بە هەمومانەوە پەرلەمان ڕێگە نەدەین وەکو دەستگاکانی تری لێ بکرێت بۆ چونکە ڕاستە ئێستا زۆرینەیەک کە لە سای تەزویر و دەسەڵات و چەکەوە زۆرینەیەکی داگیر کردو بەس دوجار ئەم دامەزراوەیە بە خەبات و قوربانیدان و ڕەمزی میلەتی کووردە و ئەکرێت لەوێوە هێندێک لە کێشەکانی کوردستان چارەسەر بکرێت سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی هەبوو کە ئیجراءێکە شایستە بێ بۆ هەڵسو کەوتە ناشرینە یعنی بەلای کەمەوە ئەیتوانی بڕیار بدا 4-5 جەلسە بۆ نمونە بێبەشی کا لە کۆبوونەوەکانی پەرلەمان هەتاوەکو داوای لێبردنەکە ئێمە بینیمان ئەندام پەرلەمانێکی تر هێندی هەڵسوکەوتی نواند کە ئەگەر ئێمە ملاحەزەشمان هەبێت کە ئەوان پیان وابوو بێڕێزی کراوە بە پەرلەمان هاتن لە ماوەی 10 دقا بڕیارێکیان هێنا بە زۆرینەی پەرلەمانی تیان پەڕان بێبەشیان کرد لە کۆبوونەوەکانی پەرلەمان لە کاتێکا شتیوانیە بە درێژایی خولی پەرلەمان ئەندام پەرلەمانی پەرلەمانتار ئازاد نییە لە ئاخاوتن بە پێپێرەوی ناوخۆ بۆچی جنێودان و هەڕەشەی بەرامبەر بکەین جا ئەو جنێودانە پێم خەڵکی کوردستانیش دەگرێتەوە دەبێت کێ سکاڵات تۆمار بکات یاخود کێ ئەم کەیسە دەکرێت لە ڕووی دادگاشەوەیەک لا بکرێتەوە خۆی لەو حاڵەتە کێ متەزەڕرە یەک پەرلەمانتارەکە خۆی ئەو کەسە ئەگەر ڕوو لە کەسێکی دیاریکراو کرابێ ئەتوانێت بچێت سکاڵا بکە دوو دەستەی سەرۆکاتی پەرلەمان ئەتوانێت بچێت سکاڵا بکە سێم داواکاری گشتی ئەتوانێت بچێت سکاڵاکە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەمە پەیوەندی بە یعنی وەکو بڵێ قساسێکی تایبەتەوە بەڵام ئەوەی پەیوەندی بە شکۆی پەرلەمانەوە هەیە بەڕاستی دەستی سەرۆکاتی و خودی سەرۆکی پەرلەمان ئەرکێتی و دەسەڵاتی شێتی پارێزگاری لێ بکە ڕێگە نەدا پەرلەمان و مستەوای ئەندام پەرلەمان بەم جۆرە دابەزێ طبعاً خەڵکی کوردستان ئەزانێ کەسێک کە ئەم تەسەڕوفە ناشرینان ناشایستانە ئەنوانێت تەعبیر لە خۆی و لە پەروەردەکەی یا لە حیزبەکەی یا لە فراکسیۆنەکەی لە هەر چێگەکە بەڵام لە ڕاستیە پەرلەمان مادەم نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە مادەم باڵاترین دەسەڵاتە مادەم دامەزراوەیەکی نیشتیمانیە ئەرکی سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتیە پارێزگاری لەم شکۆ بکە بەڵام ئەگەر ببینی یعنی ئێمە دوێنەوە ئەمڕۆژ هەر خەریکی ئەوە بووین ئێمە پارێزگاری لە شکۆی پەرلەمان لە ڕێز و احترامی پەرلەمان بکەین و با بڵێن قەرەبووی هەست و برینداربوونی هەست و شعوری ڕای گشتی بکەین کە ئەمڕۆ هەڵوێستمان نوان وە بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمان ئەو بایکۆتە تاکەی بەردەوام دەوێت کە وەکو جگە لە پارتی و کەمەنەتەوەیەکان 54 کورسی پەرلەمانیتان هەیە بڕیارتان داوە تاکەی بایکۆت بەردەوامدا و کاتێک کە
لێپێچینەوەی دەکرێت داوا لێبوردنێک دەکرێت ئەمڕۆ ئەم هەڵوێستە هەبوو بۆ دانیشتێکی تری پەرلەمان هەڵوێستی تازەمان ئەبێ و ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ پێمان وایە پەرلەمان نابێ بەم جۆرە ئیدارە بدرێ پێشتریش کردومانە وتومانە مەسەلەن تۆ ببینە فراکسیۆنی دەسەڵات بە تایبەت پارتی و پێکهاتەکان 57 دەندان پەرلەمان کۆبوونەوە بۆ ئەوی کاکسۆرانی ئێمە دەرپەڕێن لە پەرلەمان هەموو تاوانی کاکسۆرانی ژەوە بوو کە گەندەڵیەکانی ئەم دەسەڵاتی هەڵەماڵی و باسیە کرد و بە دوواداچوونی زدیە کرد و پەرلەمانتارێکی ڕاستەقینە بوو نوێنەرایەتی شەقام و دەنگی خەڵک و هاوڵاتیانیە کرد بۆیە یعنی ئێمە متەزەڕری یەکەمین لەم جۆرە هەڵسوکەوتەی پەرلەمان و لەم زۆرینەیە و لەم شێوازی بەڕێوەبردنە و چەندین جاری تر تەنگمان پێڵچنراوە چه ئێمە چه ئەو فراکسیۆنانەی ئۆپۆسیۆن و پەرلەمانتاری ناڕازی کە بە شێوەیەکی جددی ئەیانەوێت پەرلەمان شوێنی نوێنەرایەتی کردنی خەڵکی کوردستان بێ بۆیە ئێمە لەسەر ئەو هەڵوێستە بەردەوامە بین و دڵنیام ئەو فراکسیۆن و پەرلەمانتارانەشی کە هەمان ئامانجیان هەیە لەوەی کە پەرلەمان ڕێزلێگیراو بێ پارێزراو بێ ببێتە شوێنێک بۆ چارەسەر و بۆ گفتوگۆی کێشەکانی خەڵک هەمان هەڵوێستیان ئەبێت لە داهاتوە بەس دوێنێ تاریخشان لێوەدا بۆکو کۆمەڵ لەناو پەرلەمانە باسییان لەوە کردبوو کە بێ کورسی چی دەکەن وەڵامتاندانەوە ئەمە لە کاتی خۆیان وەڵامماندانەوە بەڕاستی پێمان وتن یەک کورسی دەنگی ڕاستەقینەی خەڵکی کوردستان مقابلە بە سەتی تەزویر و فرتوفێڵ و چەک و پارە و ترساندن و خەڵەتاندن و ئەنوا ڕێگەی ساختەکارانە و یەک دەنگەکەی ئێمە یەک کورسەکەی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاکسۆرانە کە چقلی چاویانە و بە دڵنیاییەوە لە پەرلەمانی بەغداش بە هەمان شێوە بەردەوامە بێت لە جایەتیکردنی گەندەڵکاران بەس پێتان وایە زۆرینێکی ساختەیە بڵێن وازەحە ئێمە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010 کاتێ هەڵبژاردنەکان بینیمان تەزویرێکی زۆری تیاکرا فرتوفێڵ و ساختەکاریەکی زۆری تیاکرا ئەویش لەلایەن هەردوو هێزی دەسەڵاتەوە بەداخەوە با بڵێن ئەنجامەکان واژۆ کران سێ هێزی 5 هێزی پێکهێنەری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستان کۆمەڵ گۆڕان یەکگرت و یەکێتی پارتی لەم 5 هێزە سەرەتا بەس پارتی ڕازی بوو بە ئەنجامەکان کۆمەڵ و یەکگرت و گۆڕان ڕەتیان کردەوە بەداخەوە لە ئاخیر لەحزا یەکێتیش ڕازی بوو بە ئەنجامەکان کە ئێستا ئێمە بەرهەمی ئەم دۆخە تاڵە ئەچنینەوە و تا ئێستاش ئەم سێ هێزە کە سێ هێزی پێکهێنەری کۆمسیۆنن ناڕازی بوون لە ئەنجامەکان چونکە ئەمانزانی هەڵبژاردنێک ئەم هەموو ساختەکاریەتیابێ ئەنجامێکی باشی نابێ بۆ چونکە دەسەڵات و بەتایبەت پارتی بیری لەوەیە کردەوە خۆی تووشی عیبداریەکانی پێشوو نەکا بە چەک و هێز و حەسیر مەیدان و مەسەلەن دەبابە باڵین پەرلەمان کۆنتترۆلکە لە ناوەوە بە زۆرینەیەک دروستکە کە پێویستی بە کەس نەبێ هەر کاتێ بیاوێت یاساتێ پەڕێنێ بڕیارەدا چۆنی بێ ئاوا بکە بەڵام ئێمە بە دڵنیاییەوە ئەو سەنگەرە چۆڵ ناکەین نوێنەرایەتی دەنگی ڕاستەقینەی خەڵکەکەین و لەوێ دیفاع لە بەرژەوەندیەکانی خەڵکەکەین سپاس دەکەم کاک سەرنگ سەبارەت بۆ ئەگەر تێبینێک کتێبی لەسەر کەمکردنەوەی ئازادی پەرلەمانتار چ لە ناوهۆڵی پەرلەمانتار بێ چ لەو بۆژوو کەیمە دەبینین پەخشی ڕاستە و خۆ بۆ نمونە دوا دەکەوێت یاخود هەر کاتێک کە گرژی دروست بوو دەبڵ درێت سایتی پەرلەمان بۆ نمونە جۆرەکان کۆنتترۆلکایمە دەبین دوێنێ ئەمڕۆ هەموو ناڕزایەتیە بوو من لە پەیجەکەی پەرلەمان تەنها باسی خوێنەوەی کۆمەڵێک یاسای کرد واگەر دۆخی پەرلەمانش کەوت ئێستا بەرنامەیە دەبێت سوک بکرێ هەوڵ هەیە بەچی ڕاز دەکرێتەوە زانی کاک حەکیم طبعا لە ڕابردووشە هەروە مامەڵی لەگەڵا کراوە من باسی خولەکانی پێشووشەکەم ینی ئەوانەی کە ئیدارەی پەرلەمانەیە ینی لیان تێک چووە یان بە معنایە هەندێکیان لیان تێک چووە هەندێکیان بە ئاگاییەوە ئەیکەن پەرلەمان لق و ناوچە و ئەوانە نییە بەڕاستی مەڵبند نییە تۆ زۆرینەی پەرلەمانیت هەبێ ئیتر ئەم پەرلەمانە هی تۆ بێ پەرلەمان مڵکی هەموو هێزە سیاسیەکانە و مڵکی خەڵکی کوردستانە هەتا لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هاتووە ئەبێ هێزێکی تایبەتی پەرلەمانی کوردستان بپارێزێ ئەبێ حرەسی تایبەتی هەبێ باشە بەڵێ نەک ئێستا زێرەوانی مەسەلەن ئەی پارێزێ یان زۆربەی زۆری ما احترامم طبعا خەڵکی زۆر محتەرم و باشی تایە زۆربەی فەرمانبەرەکانی سەر بە لایەنێکی سیاسیە دو یا سێ لایەنی سیاسی من دەبێ ئەم مؤسسەیە مڵکی هەموو پەرلەمانتارەکان بێ ناوەندەکانی ناو پەرلەمان بەشەکانی ناو پەرلەمان میدیای پەرلەمان ئەبێ مڵکی هەموو فراکسیۆنەکان و مڵکی هەموو پەرلەمانتارەکان بێ
مامەڵەکە بە عکسوەیە لێرە چۆنە مەسن ئەو پێی وایە کە زۆرینەی پەرلەمانی هەیە میدیای پەرلەمان حرەسی پەرلەمان مۆزەفی پەرلەمان بەشی پەرلەمان مەسول بەشی پەرلەمان علاقاتی پەرلەمان وەلا ئاخری هەیە بێ خۆی بێ ئەمە بیکردنەوەیکی زۆر غەڵەتە ئەمە عیبەیەکی گەورەیە بەڕاستی چونکە ئەمە لە هەر شوێنێک باسی بکەی بەو جۆرەیە بەڕاستی مای سەر سۆرمانە چکە لە دنیا باوەڕ ناکەم نمونەی لەم شێوە نمونە ناشینە کەمە اینجا با بێنە سەر مەسەلەی مامەڵەکردنی مەسەلەن سەرۆکایەتی پەرلەمان بە بەردەوامی سەرۆکایەتی پەرلەمان بە تایبەتی لەو کاتانەی کە معارەزە هەبووە مامەڵەیەکی ناقانونیانەی نامەنتیقیانە بووە و زۆر کات تەعەسوفی تیاکراوە لە بەکارهێنانی مەسەلەن پەیڕەوی ناوخۆیە لە بەکارهێنانی یاسایە کە زیادە ڕێوێکی لە ڕادە بەدەری تیاکراوە یان سەرۆکی پەرلەمان لایەنگیریەکی تەواوی پێوە دیار بووە باشە حتا من با بیرم نەچێ ینی سەرۆکایەتی پەرلەمان دەبێت بە تەواوەتی سەرۆکایەتێکی بێلایەن بێ دەبێت بە یەک مەسافە لەگەڵ هەموو فراکسیۆنەکان و لەگەڵ پەرلەمانتارەکان بۆستێ باشە لێرە سەرۆکایەتی پەرلەمان لە خولەکانی ڕابردوو لەم خولە بە زەقتر بە تۆختر بەڕاستی بە تەواوەتی تەحیوزی کردو بە تەواوەتی لایەنگری کردو بۆ هێزێک یا بۆ دوو هێزی سیاسی کە ئەمە بۆ پارتی یان بۆ یەکێتی کە ئەمە عیبێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەنجا من لەم دۆخی کە ئەم یەک دوو ڕۆژە ڕوویدا بەڕاستی ئەوەی چاوەڕوانکراو بوو بۆ من هیچ مفاجئە نەبوو بەڵێ جلێودانەکە چاوەڕوانکراو بوو ڕەنگەشتی تریش چاوەڕوانکراوێ بەڕاستی چکە لەم ماحترامم بۆ هەندێک ئەندامی پەرلەمانی بەڕێز و مامۆستا عومەر خۆشی لێرە دانیشتووە کۆمەڵە خەڵکی تیا لە ئاستێکی ئێجگار نزمایە بەڕاستی ئینسان نەک هەر شەرمەکا بڵێ ئەمە نوێنەری منە هەر شەرمەکا بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان سڵاوێکشی لێ بکایان بەنەوەیەک لە نوعەکان مامەڵەی لەگەڵا بکات هەڵوێستی سەرۆکی پەرلەمان چاوەڕوانکراو بوو زۆر هەڵوێستێکی لاواز بوو و بەڕاستی سەرۆکی پەرلەمان ئەمڕۆ مووقفەکەی بەو جۆرە بوو کە ڕێک وەک ئەندامێکی فراکسیۆنی پارتی بێ وەک پارتی وەک ئەندامی فراکسیۆنی پارتی بێ مامەڵێ کرد لە کاتێکە ئەو سەرۆکی پەرلەمانە تاکیدم کردەوە تاکی دەکەمەوە باسم کرد کە ئەبێ بە یەک مەسافە لەگەڵ هەموو فراکسیۆنەکان بۆستێ باشە ئەندامێکی پەرلەمان قسەیەکی ناشرین و نابەجێی کردووە باشە شعوری کەسێک یا کۆمەڵی خەڵک یا هاوڵاتیانی بریندار کردووە لە جێگەیەکا کە ئەو جێگەیە پێویستی احترام بگیرێ و احترامی خۆی هەیە حتا من بەڕاستی داواکاری فراکسیۆنەکان ئەمڕۆ کە بایکۆتی جەلسەکانی پەرلەمانیان کردبوو بە داواکاریێکی زۆر پچووک و زۆر سادەیە زانم مەسەڵەن کەسێک داوای لە بۆ داوای لێبوردن بکە ئەم کەسە دەبێ داوا بکرێت بەڕاستی کە پەرلەمان ئیجراعاتی لەگەڵا بکە ئیجراعات پێشتر ئێوە خۆتان باسی مامۆستا عومەریش باسی هەندێک نمونەتان کرد کە پەرلەمانتار هەبووە تەسەڕوفێکی کردووە تەسەڕوفەکە بەو نەوعان نەبووە بەڵام عقوبەیەکی زۆر قورس درراوە لە کاتێکە ئەمەی ئەم ئەکرا مەسەڵەن بە نوعێک لە نوعەکان مامەڵەیەکی توندی لەگەڵا بکرێ و ئەوە ئەمڕۆ ئاگام لەوە بوو کە مەسەن باسیەوەیان نەکرد ئێمە پێویستە کۆبوونەوەی بکەین بۆی لەمە دو ئەو جۆرەشتانە نا ئەوە بە کۆبوونەوە چارەسەر ناکرێت ئەوە بەوە چارەسەرکرێت کە کەسێک غەڵەتی کرد ئەندامی پەرلەمان بێت و عقوبەی بیت عقوبەکەی بە قەدەر غەڵەتەکەی بێ ئەوە نقطەیەک دانەی تۆ بۆ ئەوەی ئیتر وردە ڕێگری لەو شتانە بکەی بەڵام ئەوەی کە ئەمڕۆ تێپەڕی بەداخەوە ئەمە تەژیعیەوە کاکە لە داهاتووە قسەی ناشرینتر و تەسەڕوفاتی خراپتر و هەڵسوکەوتی ناشرینتر سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەکرێن وڵات مامۆستا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورد و دەگرێن وڵاتە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا پێشتر باس لەوە کرد ئەم ڕووداوانی کە لە دەرەوەی پەرلەمان ڕوودەدەن لە دەستگیرکردنی خەڵک و ئەم ئاژاوەش کە لە پەرلەمان دروست بوو پەیوەندی بەوەیە کە دەسەڵات ناتوانێت وەڵامی داواکاریەکانی خەڵک بداتەوە بەڵام ئەمڕۆ دیدارێکە بوو لە هەورێ سەرۆکی حکوومەت بە پێچاوانەیە و قسە دەکات بۆ چوونی بەڕێز بزانم دەڵێ داهاتمان زیادی کردووە خەرجەکان کەم بۆتەوە گەندەڵی بە ڕێژێکی بەرچاو کەم بۆتەوە هەروەها بەسەر قەیرانەکانیشدا زاڵ بوون ئەو قسانە بەڕاستی هیچ بەهایان نییە لەبەرەوەی هیچ دۆکۆمنتێکەوانە پشت ڕاست ناکاتەوە مەسەن داهاتمان زیادی کردووە بەس پێمان بڵێن پێشتر چەند بۆ ئێستا چەنە ئەکرێ یعنی هیچ کەس نەبێت لە کوردستانە نە دیوانی چاودێری دارایی نە پەرلەمان نە دەستەی نەزاهە نە هیچ دەسەڵاتێک بزانێت داهات یاریمی کوردستان پێشتر چەند بۆ ئێستا چەنە
بەچی ینی بەچە پێوەرێک اینجا ئەوەی کە لە ڕاستیە هەیە پێچەوانەی ئەوەیە سوتەمەنی گران بووە حکوومەت پابندیەکانی بەرامبەر موچە خۆران جێبەجێ ناکە 6 دانە ساڵە پلە بەرزکردنەوەی ڕاگرتووە 20,000 موظفی فەرمانبەری گرێبەست 15 ساڵە چاوەڕێیەکەن ببنە هەمیشەیی اینجا 23,000 مامۆستای وانەبێش داواکاری سادەترین مافیانەکەن کە دامەزراندنە لانی کەم بەگرێ بەست حکومەت وەڵامیان ناداتەوە کێشەی ئاوی خواردنەوە لە ناو هەولێرە ئەم ساڵ تەنگی بە هاوڵاتی هەڵچنیوە لە چەمچەماڵە لە دەربەنی خانە لە ئاکرێ کێشەی چ کێشەیەک هەیە ینی لە کوردستانە چەند هێندە نەبوو بێتەوە کام کێشەیان چارەسەر کردووە لە چ بوارێکی خزمەت گوزاریە نەخۆشخانەکان بڕۆ بۆ نەخۆشخانەکان بزانە چ وێرانەیەکە بڕۆ بۆ خوێندنگەکان خەڵکی خێرخواز ئیدارەی خوێندنگەکانەدا و یعنی تعمیریان نەکاتەوە ئیدامەیان پێدا بۆیە ئەو قسانە هیچ بەهایەکیان نییە و تەنها وەکو نەعامە ها چۆن سەری خۆیەکا بەژێر لمەکە و ئەزانێ لاشەی بە دەرەوە نییە بەڕاستی ئەمانە هەموو عیبیان بە دەرەوەیە و هەر ئەمەشە بۆتە پاڵەپەستۆیەکی گەورە لە سەریان بۆی ئەم جۆرە هەڵسوکەوتانە لە پەرلەمانەوە بنوێنن باش ئەگەر دنیا شامی شەریفە ئەگەر حکوومەتەکان شکست خواردوو نییە و سەرکەوتووە بۆچی ڕێگە نادەن بە ئیسراحەت ئێمە کاری خۆمان بکەین لە پەرلەمانەوە بۆ قەڵسە بن بۆ پێتاقەتە بن باشە هاوڵاتیەک کە یعنی بنزینەکەی خۆی بە 500-600 دینار تێبکە با من لە پەرلەمانەوە بڵێم کاکە سوتەمەنی گران بووە چه سوودێکیە هاوڵاتی وشیار ئەمڕۆ بە ئاگایە ئەزانێ ئەم قسانەی ئێمە ئیکەین بەر لەوەی ئێمە بیکەین کێشەی ئەوە و ڕاستە و ڕاستەقینەیە هەر ڕۆژە کێشەیەک لە ژیانی هاوڵاتیان ڕۆدا بۆیە ئەو قسانەی سەرۆکی حکوومەت و وەزیرەکانەیکەن بەڕاستی هیچ بەهایەکیان نییە و لەسەر هیچ بەڵگە و داتایەکی حەقیقینەوە ساون و بە پێچەوانەوە لە زۆر بوارە ئەم حکوومەتەوە ئەم کابینە بۆ دوا گەڕاوەتەوە بۆ نمونە لە بواری نەوتا لە بواری نەوتا ئێستا نەوت نزیکەی $80 نرخە گیانیەکە نەوت یاریێمی کوردستان $70 بەڵام با پێمان بڵێن چەند ئەگەڕێنەوە بۆ خەزێنەی گشتی هەر بەقەدە و کاتە ئەگەڕێنەوە کە نەوت بە $2 بوو بە $15 بوو بە $20 بوو ئێمە کارەساتە بەڕاستی مەسەلەن لە خاڵە سنووریەکانە مەجموعەیە کۆمپانیا حیزبیان داناون وەکو زەرو خوێنی ئەم میلەتە ئەمژن بۆ حیزبەکانیان لە سەردەمی ئەم کابینە کۆمپانیاکان زیاتر بوون مەسەلەن کۆمپانیای داناوە بۆ تاقیم تۆزی ئاوەکا بە تایی سیارەکانە ئەڵێ 10,000 بەرێ ئەمە ڕاوڕوتە ئەمە سەرانەیە مەسەن لە بواری باجە بزانە چیان لە ژیانی هاوڵاتی کردووە خۆیان کردووەتە شەریکی کەسابەتی هەموو هاوڵاتێک لە بازاڕە و بە چەند قات و بە چەند هێندەشەوە بەڵام تەماشای ژیانی خەڵکە بزانە باشتر بووە یان خراپتر بووە بە پێچەوانەوە لە بواری ئازادیەکانە ئێمە خۆمان لە دادگاکا بوون دادگاکا نابووین باوەڕ بێ نزیکەی 10 جەلسەی دادگایی من چالاکوانانی بادینان ئامادە بووم یعنی تۆمەتی وای تایە ئینسان سەری سپێ بێ ئێمە لە کوردستانین یا لە کۆریای باکوورین یعنی تۆ مەسەلەن تۆ ویستوتە خۆپشاندان بکەی بەڕێز تۆ تۆمەتباری بەوەی ویستوتە مەسەن کۆبوونەتەوە گروپێک بوون باسی گەندەڵی حکوومەتتان کردووە باسی کەموکورتی حکوومەتتان کردووە باسی خراپی خزمەتگوزاریتان کردو تۆ سەیری ئێمە لەکوێین لە کوردستانین یا لە کۆریای باکوور تۆ سەرش لەوە دەرەکەی وەکو پەرلەمانتارێک لە ریژنەی داراییش ئەمڕۆ حکوومەت بڕیارێکی دەرکردووە دەڵێ کری لێ خۆشببوونی کارەبا هەیە لە 15 تا کۆتایی ئەم ساڵ بەڵام پاشەکەوتی موچە هەیە خەڵک نەتوانێت بەکاری بێنێ بەڵام وەکو ئەو لێ خۆشببوون لە 15 وەکو منەتێکیش بە خەڵک بفرۆشتێتەوە لە زۆر بواری ترە حکوومەت بەڕاستی بە پێچەوانی بەرژەوەندی هاوڵاتی هەنگاوانێ و بۆ نمونە کاتێتە سەرەوەی کە ئەم حکوومەتە موچەی موچە خۆران نادا ئەڵێ وە خەتای بەغایە بەڵام 4 مەتر قیرەکە بە 4 راپۆرت و دەیان جار بە هاوڵاتی ئەفرۆشتنەوە بۆ یاخی شۆستەکانەکەن بۆ یاخی شۆستەکان کە بازرگانێکی خێرخوازی زۆر مامناوەن دەتوانێت بۆ یاخی شۆستەی هەموو کوردستان بکە یعنی ئەوەندە تێچوەکەی کەمە یعنی ئەوە بە هاوڵاتی ئەفرۆشتنەوە بە خزمەتگوزاری و بە چالاکی بەڵام حوت موچەی 2020یان دابەش ناکردەوە بە کەموکردی بۆ خۆیانی باس ناکەن ئەڵێ بەغدابی باتەوە لە کاتێکە هەرێمی کوردستان لە 2014ەوە بە حساب سیاسەتی ئابووری سەربەخۆی گرتە بەر خۆ داهێنراوی خۆیانە ئێمە ناومان لێ نەناوە ئابووری سەربەخۆ یعنی ئێمە خۆمان ئابووری خۆمان بیناکەین پێویستمان بە بەغانیە دەرهێنانی نەوت و فرۆشتنی و نەگەڕانەوە بۆ بەغا و پشتکردنە بەغا هەنگاو بە هەنگاو بۆ هۆی بڕینی بودجە لە بەغاوە و نەوتەکەش تەنها کۆمپانیەکانی پێدەوڵەمەند بوو تەنها حیزبەکانی دەسەڵاتی پێدەوڵەمەند بوو نەبوو خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان نەبوو بەرمیلێک نەوتی سپی
بۆ ماڵی هەژارەکان لە گوندەکان نەبووە چەند لیترێک بنزین یعنی بە ئیسراحەت بچێتە ئۆتۆمبیلی هاوڵاتی و تەکسیەکانەوە بۆیە ئێستا ئەوەی ئەوان ئیدعایەکەن ئەوەی ئەوان ئەیڵێن ڕێک لە واقعات پێچەوانەیە و کاتێک کە یەخەی خۆیان نەگری ئەڵێ یەخەی بەغا بگرە با بە تۆ حکوومەتی لە چی یاسایەکە هەیە حکوومەت یعنی بەرپرسیار نەبێ بەرامبەر بە ژیانی هاوڵاتیەکانی بۆ ڤاکسین چاوەڕێی بەغدا بن بۆ دەرمان بۆ نەوت بۆ بنزین تەنانەت ئێستا پلانەکەشیان بۆ بنزینی ژەر چاوەڕێی بەغا نەخێر بە هیچ جۆرێک کاتێک ئاساییە داهاتی هەرێمی کوردستان دیار و ئاشکرا بێ ئێمە تێبگەین لەوەی حکوومەت بە پێی داهاتەکان ئەرک و بەرپرسیارەتی بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ کردووە پاشان ئەو ئیلتیزامانەی حکوومەتی هەرێم هەیەی بەرامبەر بەغداوە بەغدا بەرامبەر هەرێمی کوردستانی هەیەی لە چوارچێوەی دەستورە ئێمە داکۆکیەکەین لەسەر جێبەجێکردنی تەماشای داهاتی هەرێمی کوردستان کە حەکیم لە نەوتەوە بەلای کەمەوە مانگانە 700 میلیارد دینارە لە گومرگەوە بە ئەترافی خۆیان 150 میلیارە هینا من قەناعەتم وایە و خەمڵاندومە و بە زانیاری شەوەیڵێم 300 میلیارد دینارە ئەوە لە گومرگەوە گەریمان 150 میلیارەکەی خۆیان حساب بکەین لە باجەوە 90 میلیارد دینارە لە ڕسوماتەوە نزیکەی 100 میلیارد دینارە لە بەغداوە 200 میلیاریەت بەر هەمووی 1 تریلیۆن و 240 میلیارد دینارە لە کاتێکە خەرجیە هەمیشەیەکانی هەرێمی کوردستان بە موچەی تەواویشەوە 950 میلیارد دیناریان پێویستە بە خزمەت گوزاریەوە داهاتی هەرێمی کوردستان ئێستا 290 میلیارد دیناری زیاترە لە خەرجەکان بەڵام ئەوان هەر حاشای لێکەن هەراڵێن داهاتمان نیە بەش ناکە پاشان زۆر بە ئاشکرا یاساشکێنیەکەن باش ئەگەر لە یەک هەنگاو لە شەفافیت چوونەتە پێشەوە بۆچی یاسای بودجە نانێرنە پەرلەمان ساڵی پار خودی سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی هەموو وەزیرەکانیان وتە بێژەکانیان دەیان جار بەڵێنیاندا بە خەڵکی کوردستان یاسای بودجە نێرنە پەرلەمان نەیان نارد شکستیان خوارد بۆ لەبەرەوەی خۆیان نەزانن گەندەڵیەکی گەورە لە بواری داهاتە هەیە لە هەرێمی کوردستان کاک سەرنگ لەو ڕووداوانەی پەرلەمانە بۆچوونێک دروست بووە کە داوای هەڵەشاندنەوەی پەرلەمانی کوردستان دەکەن بۆ 56 پەرلەمانتار داوا بکەن هەڵبژاردننی پێشوەختە لە کوردستانی شەبڕێوە بچێت چکە قسەی زۆر هەیە لەسەر ئەو زۆرینەی کرد لەم پەرلەمانەیە لەسەر ئەوەی کە لە عێراقشە بڕین بەرەساتوە سەرنجی بەڕێز وڵایی ئەو پێشنیازێکی زۆر باشە خۆزگەوە بکرایە کاک حەکیم بەڵام ئەمە دەسازیەوێ ئەمە دەسازەکە لە ڕووی قانونی و مەبەستم ئەوەیە ینی پێش هەموو شتێک زۆر گرنگە کە یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەستکاری بکرێ بەو جۆرەی کە لە عێراقا چۆن ئەو فرەبازنەیە چەسپێنرا چکە نوێنەرایەتی حەقیقی ئەخاتە ڕوو ئەو فرەبازنەیە لە هەرێمی کوردستانیشا بچەسپێت باشە هەموو جارە لە ئینتخاباتەکانە تۆ بیهێنە لە پێشچاوی خۆت لە ڕابردووە پارتی بە زۆرینەیەکی ساختەی دهۆک و ئەو منتیقانە ژێر دەسەڵاتی خۆی حکومی هەموو هەرێمی کوردستانی کردووە باشە بەڵام ئەگەر ئەم یاسایە دەستکاری بکرێ و بکرێتە فرەبازنەی ئەو کاتە نوێنەرایەتی حەقیقی و دەنگی حەقیقی هێزە سیاسیەکان بە تەواوەتی بۆ خەڵک دەرەکەوێت وەکۆی کە لە هەڵبژاردنەکانی عێراقا دەرکەوت ئێستا مەسەلەن پارتی ڕەنگە خۆی بەبراوە بزانێ بەڵام ئەوە بەپێی ئامار و داتەکانی کۆمیسیۆن پارتی لە 1990 دەنگی خەڵکی هەرێمی کوردستانی بەدەستێناوە کە ڕێژەیەکی ئەجگار کەمەوە خۆشیان هەندێک کەسیانی ئەترافەکەن بۆی کە دەنگەکانیان زۆر کەمی کردووە ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی هەم خەڵک و شیار بۆتەوە هەمیش ئەم جارە ڕەنگە ڕێگری کرابێ لە من ناڵێم تەزویر نەکراوە بەڵام ڕەنگە ڕێگریکی باش کرابێ لە ئەنجامدانی تەزویرێکی منەظەمی بەلێشاو بۆیە ئەوە داواکاریکی زۆر باشە خۆزیە جێبگرێت بەڵام بەو ڕێوشێنانی کە باسم کشکە ئەگەر بەو جۆرە نەبێت زائیدەن کۆمەڵێک شتێکیش کە کۆمیسیۆنێکی سەر بەخۆ کۆمیسیۆنێکی خاوەن بڕیار و لە پاڵ ئەوە شاکە دامێکی نێودەوڵەتی هەبێت بۆ ئەنجامدانی انتخاباتێکی نەزیه و چاودێری دەولی بۆ جۆرەی کە هاتنە عێراق تاواژدێنە مەسەن ئەو بۆ حکوومەتەکەش ڕاستە زەرورە هەڵبۆشێتەوە یعنی حکوومەتە ئەرکانی جێبەجێ نەکرد چکە خۆیان دەڵێن سەرکەوتوو بوون ئەرکیان جێبەجێ کردووە تا نەوەسم لەم کابینەیەک زیاتر لە 2 ساڵ خەریکە بۆ 3 ساڵ زانی کاک حەکیم ینی خۆ ئەمە بە قسە ناکرێ بەڕاستی ئەمە بە ڕیزکردنی کۆمەڵێک ئامار و داتا و قسەی ناڕاست ئەمە دروست نابێ بەڕاستی تۆ سێری واقعی ژیانی خەڵکی کوردستان بکە بەداخەوە ژیانی خەڵک بە بەردەوامی
بەرەو خراپبوون ڕۆشتووە بە تایبەتی لە سەردەمی ئەم کابینەیە بە تەواوەتی بەرەو خراپی ڕۆشتووە هەر لە مەسلەی مەعاش و بڕینی مەعاش و نەدانی مەعاش و لێبڕینی مەعاش و مەسلەی سوتەمەنی و مەسلەی گرانی بازار و ئەمانە هەموو بارگرانێکی ئێژگار گەورەی لەسەر ژیانی هاوڵاتی دروست کردووە باشە وەختی حکوومەت کە ئەڵێ من سەرکەوتوو بووم یا من ئیشی باشم کردووە بەڕاستی ئەوە ئاسی ژیانی خەڵکەکە پیشانی ئەیە کە بەفعلی ئەو ئیشی باشی کردو ئەو سەرکەوتو بوویانە نە بەعکسەوە من پێم وایە یەکێک لە شکست خواردووترین کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە 92 ئەم کابینەیە بووە من پێشم وایە کە هیچ ناتوانێت هیچ شتێ بکە کە جێگەی دڵخۆشی خەڵک بێن لە هەموو ئەوانە گرنگتر بەڕاستی ئێمە میلەتێکین بە درێژایی تاریخ کە چەوساوی نەتەوە باجی ئازادیمان ناوە باجی ڕادەربڕینمان ناوە باجی قسەکردنمان ناوە باجی داواکاری مافی ڕەوای خۆمانمان ناوە و هەمیشە تا ئێستشی لەسەر بێ کە لەگەڵ ناوەندەکانی دەرەوە لەگەڵ وڵاتانی دەرەوە لە سەردانەکانە لە پەیوەندی دیبلۆماسیەکانە کە باسەکرێ ئەمانەی ئێمە ئەڵێن ئێمە میلەتێکی چەوساوین و عەرەب زوڵممان لێیەکە و تورکیا پەلامارمانەدا و ئێران غەدرمان لێیەکە و ئەوەتە ئێمە مافەکانمان نادرێ بەڵام لە ناوە خۆوە ئەم دەسەڵاتە سیاسیە بە تایبەتی تر لەم کابینەی حکوومەتە یعنی ئیشێکی لە ڕادە بەدەری کردو بۆ بەرتەسکردنەوەی ئازادیەکانی خەڵک بۆ بەرتەسکردنەوەی ڕادەربڕین بۆ ئەوەی کە بۆ سەرکوتکردن بۆ دەنگ هەڵنەبڕین و باشترین نمونەش کە لە بەرچاومانە مەسەلەی گیراوانی سیاسی بادینانە بەڕاستی ئەوە پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی ئەم حکوومەتەوە باشە بەس لەم حکوومەتە خۆر پارتی بەرپرسیارنەوە هێزانەی کە هەموو ئەو هێزانەی کە بەشداریان تیا کردووە بەڵێ هەمووچکە ئەم مەسئولیەتە مەسئولیەتێکی تەزامونیە لە ناو حکوومەتە هەرچەندە من ئەم قسەیەشم کردو و لێرە شتێکی دیەکەمەوەێت لە چاوپێکەوتنی ترا ئەوەی دەسەڵاتی فعلی بەدەسە لە هەرێمی کوردستان پارتیە باشە هێزەکانی تر کە بە یەکێتیەوە بە گۆڕانەوە کە لە ناو حکوومەتە هەن شەریکی بڕیاری سیاسی نین ئەمە پاکانەکردن نییە ئەمە دیفاعکردن نیە لەو دوو هێزە بە تایبەتی لە یەکێتی و لە گۆڕان ئەمە تەعنکردنیانە ئەمە عیبێکی گەورەیە کە ئەمانەمە قبوڵەکەن تۆ کە شەریکی بڕیاری سیاسی و استراتیژی نەبیت چیەکەی لە حکومڕانیە چیەکە لە ناو حکوومەتە بەس ئەمان مشارەکەیان پێکراوە بەشداریان پێکراوە بۆ گۆڕان ڕازبێ کە بڵێنەوە بەس یەکێتی بۆ سنوورێکی بەرفراوانی حکومڕانێکەمان حکومڕانی پارتی نییە بۆ یەکێتی مابەست لەم سنوورە یەکێتی حیزبێکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو بچوو بوونەوە ئەڕوا بەڕاستی بە تایبەتی لەم انتخاباتانەشا دەرکەوت کە هێزێکت وردە و دەتوانای بەرگەگرتنی نامێنێ ئەگەر بەم نەوە بڕوا ڕەنگەم هێزە بە تەواوەتی بەرەو لە ناوچوون بڕاوە و کێشانەی ئەم دوایە لە ناوێکیتیا دروست بوو کێشەکانی ناوخۆ تەسیری هەبوو لەسەر دۆخ و لەسەر وەزعی یەکێتی پێش ئەوە خۆی وەزعی باش نەبوو ئەو کێشانەیش تریش ئەوەندەی تر وەزعی خراپ کردوم پێ وایە یەکێتی چانسی هەڵسانەوە و خۆنەکردنەوەی نییە کەمەوە پێشم وایە کە واقع هاتوتە پێشەوە کە ینی ئەم هێزانە وردە بێ پاشەکشە بکەن و شیتر بکات. سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە کۆبنەوەکی دوێنێ هەبوو سەبارەت بە خەیرانی سوتەمەنی و وانە بێژانش بەس بۆچی بڕیارێک نەدرا بزانام جەناب درخنەت هەبوو لە سەرۆکی لیژنەی پەروەردەش کەوتت وتە بە کوتەبێژی حکوومەت قسەیان کردووانە کە بڵێن حکوومەت توانای وانە بێژاندا بمەزرێنەوەوانە بەڵە هەڵی گەورە لەوێ ڕوویدا ئێمە بە پێی مادەی 66 پێڕێوی ناوخۆ داوامان کردبوو دەستەی سەرۆکاتی پەرلەمان لە کۆبوونەوەی نزیکترین کۆبوونەوەی خۆیان کێشەکانی مامۆستایانی وانە بێژ یەکەمەکانی زانکۆ فەرمانبەرانی گرێبەست هەروەها سوتەمەنی گفتوگۆ بکە بە ئامادەبوونی وەزیرانی پەیوەندیدار وەزیری پەروەردە دارایی وەزیری سامانە سروشتیەکان بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە پاساوی ناڕەوا حکوومەت دایەتەوە ئۆڵی پەرلەمان هاتن وازیان لە پەیڕەوی ناخۆی پەرلەمان هێنا خۆیان شتێکیان دروست کرد کە هەردوو لیژنەی سامانە سروشتیەکان و پەروەردە راپۆرتیان لەسەر و کێشانە ئامادە کرد کە بەداخەوە کە لەوێ بینی مەهەن سەرۆکی لیژنە و لیژنەی مەسەلەن پەروەردە لە بەری حکوومەت وەڵامیدا دیفاعی لێ کرد هەندێک دیفاعی لێ کرد ڕێکلامیشی بۆ کرد یعنی خەڵک لە دەرەوە چاوەڕێەوە کات پەرلەمان دیفاعی لێ بکات کێشەکانی بۆ بۆ کە حکوومەت ناتوانێوانە بێژاندا بمەزرێنی خۆت بڕوا بە قسەی نەخێر بە هیچ جۆرێک ئەزانی بۆ کاتێک ئەتوانین باوەڕ بەو پاساوانی حکوومەت کەین کە دۆخی دارایی خراپە و ناتوانێت وەڵامی گەنجانی دانەمەزراوە بداتەوە کە
لە چوارچێوەی یا یاسایەکی شەفاف و بابەتیان و زانستیانە داهات یاریێمی کوردستان دیار بێ یاخود دیوانی چاودێری دارایی لێکۆڵینەوە وردبینی کردبێ لە داهات یاریێمی کوردستان یاخود پەرلەمان هیچ یەکێک لەمانە یعنی لەسەر یەک وەرەقەی ئەیفۆر لە هیچ شوێنێکا داهات یاریێمی کوردستان خەرجەکانی دیار نین و زۆری داهاتەکانی بە نادیاری ماونەتەوە من بۆ خۆم باوەڕ بێت لە ماوەی ساڵێکی ڕابردووە زیاتر لەو 150 پرسیار لە چوارچەوەی 50 پرسیاری سەرەکیە لەم بارەوە بە دوواداچوونم کردووە تا ئێستا نەگەشتومەتە ئەو ئەنجامی داهاتی هەرێمی کوردستان بە پێی دۆکمنتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان چەنە ئەی چۆن لیژنەیەکی پەرلەمانیەت ئەڵێ حکوومەت ناتوانێت وەڵامی داواکاری لە حکوومەت خەڵک بۆ نمونە مامۆسایوانە بێژە دامەزراندی بۆ نەبێ گەنجی بێکارە دەرچووی زانکۆیە نازان فەرمانبەری گرێبەستە بە ئەمە کێشەکەیە ئەی خەڵک چی بکایانی ئەمە کێشەکەیە خەڵک لەم دۆخە خراپایە حکوومەت هیچ پلان و بەرنمەیەکی نییە دۆخی دارایی و ئابووری بێ پلان و بێ بەرنمەیە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتری شەڕوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەم ئەدا لاوازەی کە پەلکێشی وەزیرەکانی حکوومەت ناکابێن بۆ پەرلەمان لەوێ گفتوگۆی کێشەکانی خەڵک بکرێ بۆی خەڵک بەرچاوڕوون بێ لەوەی کە حکوومەت چەند مخەسرە چەند کەم تەرخەمە چەند بێباکە لە کێشەکانی خەڵک چکە گەر وەزیرێک لە خۆی دڵنیا بێ نەک داوای لێ بکرێ هەر خۆی پێی خۆشە بێتە پەرلەمان نەمان بینی وەزیرێک سەرۆکی حکوومەت جێگرەکەی ڕۆژێ لە ڕۆژان بڵێ کاکە خۆمانین لە وڵاتان لە هێندێک وڵاتان هەموو پێنجشەمەیەک سەرۆکی وەزیرانیەتە پەرلەمان لە ڕێگەی پەرلەمانەوە ڕوونکردنەوە بۆ گەلەکەشیەدا بۆیە ئەمە کێشەکەیە کە وەڵامی ئەو پرسیارانە لە گفتوگۆیەکی جدی لە پەرلەمانەوە ئێوە دوای گورژیانەش بەرداوام بن لە پەرلەمان هێزێک هەیە دەسەڵاتێک هەیە ئەوێ سیستەمی ئەزبەنی لە کوردستانە پەیڕەوکە ئێمە مل نادەین بۆ سیستەمی ئەزبەنی ئەکرێت لە حیزبێکە چۆنیان ئەوێت ئاوا ئیدارەی حیزبەکەی خۆیان کەن بەڵام خەڵکی کوردستان ناچێتە چوارچێوەی شێوازێکی ئیدارەدان و بەڕێوەبردنەوە کە حیزبێک بیسەلمێنێ و بە تایبەت لە پەرلەمانی کوردستان ئەمە جێگەی نابێتەوە ئێمە سوورین لەسەر ئەرکەکانمان و لەسەر نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی خەڵک و بە هیچ جۆرێک پاشەکشە ناکەین کاکسەرەنگە جەناب شتێک ما بێت لە پەرلەمان چی بکرێ یاخود بۆ ڕاستکردنی حکومڕانی کرد بە کوردی سپاس دەکەم وەڵاهی ئەم خولەی پەرلەمان بەڕاستی هیچ جێگەیەکی ئومێد نییە مە احترام بۆ کۆمەڵی خەڵکی دڵسۆز و بە تایبەتی بۆ مامۆستا ئەحمەد کە لێرە حوزوری هیچ جێگەی ئومێد نییە بەڕاستی هەم ئاستی دااتوی خەڵکی زۆر بکرێ خەڵکی غیری دەسەڵات خەڵکی باش و من تاکی دەکەمەوە کە قانونەکەش زۆر تەسیری هەیە باسمان کرد لە پێشترا ئەوە زۆر گرنگە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەوەی کە لە سەرەتا باسمان کرد مەسەڵەن ئەو تەوژم ئەو بەرنامەی بۆ سوکردنی موئەساساتەکانی هەرێمی کوردستان لە شوێنێکە ڕابگیرێ و کۆمەڵی خەڵک بەڕاستی بەجددی بێنە سەر هێڵی دیفاعکردن لە موئەساساتە شەریەکە سوپاس بەردوولاتان سوپاس بۆ بینەرە بەڕێز سوپاس بۆ کارانم خواتان لەگەڵ